ئەو دزەی کە 2000 ماڵی بێکارەبا کردبوو دەست بەسەر کرا. هونەرمەندە بەسۆزەکەش شانازی بە زیادە دەستخەتەوە دەکات. سڵاوتان لەبێت. بارانبارین هەموو کات خێر و بەرەکەت و ڕەحمەتە. بەڵام کات بەدەستانی خەڵەکان زەندەقیان لەو هەورانە چووە کە جاروبار لە ئاسمانی ناوچەکە دەبینرێت و دەڵێن ببارەی ڕێسەکەمان دەبێتەوە بەخوری. دوو ڕۆژە هەرچی حەفارە و شۆفڵ و شارەوانی خەلەکان هەیە کەوتونەتە کار و خۆڵ بەسەر ئەو نەوتەڕەشەدا دەکەن کە مەترسی بۆ سەر ئاوی سلێمانی و دەریاچەی دووکان دروست کردبوو. کامەران عەبدوڵڵا بەڕێوەبەری ناحیەی خەلەکان بە 964 وت بەردەوام دەبین تا هەموو نەوتەکە بە خۆڵدا دەپۆشین و پاشان خۆڵەکە هەڵدەگرینەوە. زەحمەتیشە بتوانین هەموو خۆڵەکە لەگەڵ پاژماوەی نەوتەکە کۆبکەینەوە. بۆیە هەوڵ دەدەین لایەنی کەم ڕێڕەوی ئاوەکە بگۆڕین بۆ ئەوەی درەنگتر بگاتە بەنداوی دوکان. وتیشی تا کارەکەمان تەواو دەبێت چاوەڕێی ڕەحمی خوا بکەین کە باران نەبارێت ئەگەرنا لێمان دەشێوێت. هەڵمەتەکان بۆ دەستگرتن و هەستانەوەی یانەی نەورۆز بەردەوامە و هونەرمەندێکیش دەڵێت تاکە ماڵێکم هەیە ئامادەم بۆی بفرۆشم. نەوزاد ئەحمەدی هونەرمەند بە 964 وت موشکیلەکانی نەورۆز بەڕاستی بێتاقەتی کردوین. ئەو یانەیە هەردوو چاوی منە. بۆیە هەڵمەتێکمان بۆ هاوکاریکردن ڕاگەیاندووە و کۆمەڵێکیش لە هونەرمەندان و کەسایەتەکان هاتوونەتە سەرخەت و دەیانەوێت بە کڕینی بیتاقەکان و هاندانی خەڵک ئیسفادەیەک بەیانەکە بگێنن. وتیشی بە هەزارەها تەقەلاو دەردەسەری توانیومە خانوویەک بکڕم. ستوێن بەخوا ئامادەم بیفرۆشم بەس بۆ ئەوەی یانەکە وەک خۆی بمێنێتەوە. مانگی ڕابردوو دوو شادزی کێبڵی سەرەکی و وێزگەی کارەبای دەواازەیان لە کەرکووک دزی و بەهۆیەوە 2000 ماڵیان بێکارەبا کردبوو. دەمیان شیرین بوو خێری باشیان کردبوو چونکە شەوی ڕابردوو جارێکی تر چوونەوە سەر کێبڵەکان. بەڵام ئەم جارە یەکێک پێوە بوو قۆڵبەست کرا. سەرچاوێکی تایبەت لە بنکەی نەهێشتنی تاوانی پۆلیسی ئازادی کەرکووک بە 964 وت. مانگێک بوو لێکۆڵینەوە و چاودێری ئەو تاوان بارانە دەستی پێکرد بوو شەوی ڕابردوو کاتێک ئەو دزانە هاتوونەتەوە بۆ دزینی کێبڵ کەوتنە داوی پۆلیسی نەهێشتنی تاوان و یەکێک لە دزەکان دەستگیر کرا. دزەکەی تر بە ئۆتۆمبیلەکەیەوە هەڵهاتووە. بەڵام ئەوەی دەستگیر کراوە دانی بە تاوانەکەی داناوە و هەموو شتێکی ئاشکرا کردووە. خۆشەویستەکەم ئارامی گیانم بینایی دیدەم هیوای ژیانم چیتە لەسەر چی کەوتووی بەقینا تەنیا جێت هێشتوم لە چۆڵی ژینا. لە هەشتاکان گەنجەکان کە گویان لەم گۆرانێ دەبوو دڵیان ڕادەتڵەکی و حەزیان نەدەکرد گۆرانێکە کۆتایی بێت چونکە قسەی ناو دڵی ئەوانی دەکرد. ئەمە سیحری ئەو دەنگە پرسۆزە بوو کە هونەرمەند خەلیلوەندی زیاتر لە 30 ساڵ لەم و بەروتوێتی و ئێستاش گۆرانیەکە بە نەمری ماوەتەوە. 964 سەردانی ماڵی خەلیلوەندی کرد کە هەڵکشانی تەمەن و ڕۆژگار بڕستی لێبڕیوە. ئەو باسی یادەوریەکانی بۆ کردین و ئەوەشی لەبیر نەکردووە کە زیاد ئەسعەد بۆ نەخۆشیەکەی پەیوەندی پێوە کردو و دەڵێت زیاد بووە هۆی ژیانەوەی من و یەکێکە لەو کەسانەی ناومەتە سەر دڵم. شانازیشی پێوە دەکەم کە گۆرانی منی وتوەتەوە. بەڵە بەڕێزان شەرنووسان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە ئەمڕۆ پێنجشەممە قایم قامەتی خورمات و بڕیارێکی دەرکردو بۆ کەسانی کە ماتۆرسکیلیان هەیە بڕیاری هاتوو چۆکردن لە هەشتی ئێوارە بۆ 6 بەیانی بە ماتۆر قەدەخەیە بە هەموو شەوێک لە خورمات و باست لەوە دەکات ئەگەر هەر شۆفێرێک کە پابند نەبێت لە کاتژمێر 8 شەو بۆ 6 بەیانی ماتۆر لێ بخورێت ئەوان دەست بەسەر ماتۆرەکەدا دەگرن و ماتۆرەکەی پێنادەنەوە چونکە ئەمان بڕیاریان دەرکردو ئەوان پابندی بڕیارەکە نەبوون و باسی ئەوە دەکات کە ئەو کەسانی کە دلیڤەری و کاری هاتوچۆ دەکەن بە ماتۆر دەبێت بەڵگەنامەی ئەو چێشتخانەیان پێبێت کە کاری لێ دەکەن. ئەمە کار ئاسانی بۆ کەسانی کە کاری دلیڤەری دەکەن و باز لەوە دەکات ئەم بڕیارە تەنها خورمات و دەگرێتەوە ئەوش لەبەر ئەوەیەکە لەم ماوەیە ماتۆڕی بەسەرەتا زۆر بۆ لە ناوچەکە وای لێ هاتووە کە ڕووداوی هاتوچۆ زۆر بۆ هۆکارە و بۆتە هۆی بێزارکردنی خەڵک. هەواڵەکانم پێشکەشکردن هەرشاد.